ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. شۆڕشی ژینا هەروەها زیندووە، بەهێز بەرەو پێش دەچێ، ئەزموون بەدەستێنێ، ئیبتکار خەباتکارانە و داهێنەر و جددی تێدا ڕەچاو دەکرێت. ڕۆژ بە ڕۆژ بەشێکی بەرینتر لە کۆمەلگا ڕاستەوخۆ تێدا دەور دەگێڕن. جوڵە و حرەکەتی بەشێک لە چینی کرێکار، چینێکە لە کۆتاییدا دەبێت گورزی کۆتایی لە حاکمیەتی کۆماری ئیسلامی بوەشێنێت، دەستی پێکردووە. 77 ڕۆژ ناڕەزایەتی و مانگرتنی خەڵک دوای کوژرانی ژینا ئەمینی بە دەستی حکوومەت ڕووخانی حاکمیەتی ئیسلامی بووەسە باسی سەرەکی ڕۆژ لە ناوخۆی ئێران و لە فەزای سیاسی دەرەوەی وڵاتدا. هەروەکو ئاگادارن بە پێی بانگێشتێک کە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکرا بووە بڕیارە ڕۆژانی 14 و 15 و 16 سەرماوەز خەڵکی شۆڕشگێر لە شارە جۆرا و جۆرەکانی ئێران پەیوەست بە مانگرتنی سەرانسەری بن و لەسەر شەقامەکان دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی خۆپیشاندان بکەن. بە پێی راپۆرتەکان ئەمڕۆ بازاڕیان لە شارەکانی پاوە، سەرابلە، ئیلام، کامیەران، جوانڕۆ، قوروە، سەقز، دێهگولان، ڕوانسەر، بۆکان، سنە، مەریوان، دیواندەرە، شنۆ، زەرقانی فارس، مەشهەد، دێولان، ورمێ، شیراز، مەرۆڤدەشت، گەوهەردەشت، فەردیسی کەرەج، ڕەشت، قۆم، دسفوڵ، سەبزەوار، چابەهار، تەورێز، کرمان، نەوبەندیان و دەشتیار لە بەلوچستان، جوانڕۆ، مەهاباد، کرماشان، ئیسفەهان، بازاڕەکانی لالەزار و عەبدولابادی چاران، ئەهواز، بوشێر، جام، سەتارخان، شەهریار، ئەکبەتان و چراغبەرقی تاران، بەندەر عەباس، بوجنور، ئابدانا، لاهیجان، زەڕیشار، بەندەر ئەنجەلی، گیلان غەرب، ئەرا، کازرون دوکانەکانیان داخست و پەیوەست بە مانگرتنی سەراسەری بوون. لە ڕۆژانی ڕابردووشدا کرێکارانی پترۆشیمی ماهشەر، شرکەتی کروز و کامیۆندارانی چەند شاری ئێران پەیوەست بوونی خۆیان بە مانگرتنی سەرانسەری ڕاگەیاند بوو. ئێمە بۆ باسی زیاتر لەسەر مانگرتنی ئەمڕۆکە یەکمین ڕۆژی بووە هەروەها جواوێکی ئەرێنی لەلایەن خەڵکەوە بە ئەم مانگرتنە کە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان درابوو داوامان کردووە لە هاوڕێیان هاوڕێ حسێنی حەمیدی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵا و هەروەها هاوڕێ شاهینی خەلیلی کادری حزبی کۆمونیستی ئێران کە لەم بەرنامەیە بەشدار بن. هاوڕێیان بەخێر بێن، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ ئێوەی زۆر مەمنون. زۆر سپاس، بەخێر بێت. پرسیارەکانم لە هاوڕێ حسێنەوە دەست پێکەم. هاوڕێ حسێن هەروەکو لە پێشێکیەکە باسم کرد مانگرتن ئیمڕۆ یەکمین ڕۆژی بوو بەپێی ئەو فەراخانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوە هەروەها کۆمەڵە ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە پشتیوانی خۆی لە مانگرتنە دەربڕی. ئێوە ئەرزیابیەتان لە ئەم مانگرتنە وەکو یەکمین ڕۆژ چۆنە؟ بەر لەوە کە قسەکان دەست پێ بکەم جارێکی تر دەستخۆشی یەکەم لە هەموو ئەو کەسانەی کە بۆ ئەم ئاخێزە جەماوەریە بۆ ئەم ئینقلابە بانگەوازی ئاوا حرەکەتێکی گەورەیان داوە هەر لێرەشە و پیرۆزباییان پێڵێن بۆ ئەوەی کە تا ئەو جێگە کە بە خەبەرەکان ئێمە ئاشناین و دەستمانگەیە بە خەبەرەکان و خەڵک توانیانە خەبەرەکان خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاوکەنەوە جواب خۆی وەرگگەسەوە زۆر زۆر پیرۆزباییان یەکەم. جارێکی تر سەرخۆشیەکەم لە تەواو ئەو بنە ماڵە خۆشەویستانە کە ئازیزیان لەم دەورانە لە دەستداوە سڵاو و ڕێزە نێرم بۆ هەموو ئەو گیان بەخت کردوانە کە بەو پەڕ جەسارەت و لێهاتووی و بەرامبەر بە یەکێک لە دڕندەترین حکوومەتەکانی سەرزەوی وێسان و نەترسیان گیان خۆیان بەخت کرد. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت بەڵێ وایە بەهەرحاڵ ئەم اعتصاباتە کە دەستی پێکردوە دەورەیەکی تازەست، یعنی ئێمە ئیمڕۆ پامانیاسە قۆناغێکی زۆر زۆر تازە لە بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵکی ئێران و کوردستان سەبارەت بە سەرنگونی کۆماری ئیسلامی. ئەویش ئەوەی کە ئەگەر تا ئیسا لە کوردستانەوە ئەم اعتصاباتە بۆ خۆی دەستی پێکردووە کۆمەڵانی خەڵک لە کوردستانەوە وەک ڕچەشکێنێک بوون بۆ ئەوەی کە اعتصابات وارد مبارزات هەموو ڕۆژەی خەڵک بێت ئیسا ئەمە هەر بەو شێوەکە هەمومان پێمان وابوو کە ئەمە سەرایەت دەکاتێت تەواو ئێران ئیمڕۆ ئەمە بە عینی دەرهات وە اعتصابی عمومی پای نایە قۆناغێک کە ئیتر بەشێکی گیانەکراوە
لە مۆبارزاتی کۆمەڵانی خەڵکە کە تایسە بە شێوەی ئاعترازی خیابانی، بە شێوەی تەزاهورات، بە شێوەی ئەوەی کە لە هەر بۆنەیەکە یا لە هەر ئیمکانێکە کە بۆ خەڵک ڕەخسا بێت زۆر بەداخە و زۆر جار لە سەر گوڵکۆی ئازیزانمان خەڵک ڕاپەڕیون و مۆبارزان کردووە بۆ چلەکانیان، بۆ هەفتەکانیان، بۆ ئەوانە یا هەر ئەوەی کە لاوان خۆیان ئاعتراز و مۆبارزاتیان سازماندا و ڕژانسە سەر شەقامەکان، یا ئەوەی کە خوێندکاران لە دانشگاکانە لەو ڕۆژە و تایسە ئەمانە هیچ گۆشەیەک و هیچ دانشگایەک نییە کە شاهدی ئاعتراز و مبارزە و اعتصاب و تەحەسن و حتا هاتنە خیابان نەبووێت. و ئەمە ئیسەی تر هەروە کە باسم کرد قۆناغێکی تازەست کە اعتصابی عمومی ئەتوانێت زۆر زۆر تەسیری بێت لەسەر ئەوەی کە لەبار اقتصادیە و ڕژیمی کۆماری ئیسلامی لەوەی کە ئیسا وەز اقتصادیەکەی خراوتری کات و زەمینگیری کات حرەکەتێکی ئاوا گەورە ئەتوانێت هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم کە بۆ هەر جەنایەتێک خۆیانیان ئامادەکردوە زەمینگیریان کە ئەوان ناتوانن لە مقابل اعتصابە کارێکی گەورە بکەن، فقەتەوە چووگن زۆر جار چووگن بەر دوکانەکان و بەر نازانم بازار و ئەمانیانە گرتووە وتیانە دوکانەکانتان و مەرکەزە تجاریەکانتان ئەوە سین پلۆم بیەکەین، بەڵام هێشتا بەوەی شەو کۆمەڵانی خەڵک کۆڵیان نەداوە و کارگا و کارگانەکانیان تحتێڵ کردووە، کاریگەران کارخانە و کارگاکانیان تحتێڵ کردووە. ئەمانە قۆناغێکی تازەست کە زۆر زۆر ئومیدوار کوونەندەست بەڕاستی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حسێن. هاوڕێ شاهین ئەگەر ئێوە بتانەوێت خۆتان وەکو خۆتان ئەرزیابی ئەم مانگرتنەکەن، ئێوە چۆن نەڕوان بە مانگرتنانەوە ئەرزیابیتان چییە؟ پێشەکی منیچ ڕێز و سڵامەیە بۆ ئێوە هاوکارانتان و هەروەها بۆ هاوڕێ حسێن و خۆشحاڵم کە لەم دیدارە پێکەوەین. بەڕای من ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاری خەباتی ئەم دۆرەی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان و لە بۆعلی سەراسەریە جامعەی ئێرانی بەدەلیلەوەی کە ئێمە زۆرتر لە حدود 70 ڕۆژ مقاومەتمان کرد لە مقابل هەموو پیلانەکانی کۆماری ئیسلامیە بۆ تێکشکاندنی ئەو ئەزم و ئرادەی کە لە جامعەی کوردستانەوە جارێکی تر بۆ بربەرەکانیکی هەمەلایەنە بەرامبەر بە کۆماری ئیسلامی دەستی پێکرد بوو. ئەم ڕژیمە لە هەموو حربێک ئستفادەی کردبووی کە ئەو اتحادەی کە ئەمڕۆ ئێمە لە سەرتاسەری جامعەی کوردستان و ئێران پێگەیشتوین و پێکەوە خەریکین ئەرزیابی ئەەکەین بشکێنێت. زۆر جار هەوڵیاندا لە واژەهایەک لە تەسمیماتێکی سیاسی لە ئەقداماتێک کەڵک وەرگرن کە اختلاف بخەنە بین سفوفی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران بۆ عەدەمی پشتیوانی لەو شتێکە لە جامعەی کوردستان بە درێژایی 77 ڕۆژی گوزەشە لە دوای قەتڵی سازمانی یافتە و دەوڵەتی ژینا ئەمینی ڕۆیدا. ئیمڕۆ بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە هەرەوجەڕێ هاوڕێ حسێن ئشارە کرد ئێمە ئەتانین باس لە دەستکەوتێکی گەورە بکەین کە سەمەرەی 43 ساڵ خەبات مقاومەت قوربانیدان و ڕۆحیە بەخشین بە جنبشی سەرنگونی تەڵەبی لە جامعەی ئێرانە بووگە لە جامعەی کوردستانەوە. ئێوە چاو لێ بکەن ئەگەر ئێمە هێزی چەپ و ئەنقلابی هێزی ڕزگاری خوازمان لە جامعەی کوردستانە بە هەموو کەند و کۆسپایە کە لەسەر ڕێگەیە تا ئەمڕۆ بووە ڕانەگرت بێت ئاڵای ئەم شۆڕشمانە بەرزۆ نەکردای و مقاومەتێکی تا بە ئیمڕۆ سەرسەختانەمان عەلەی کۆماری ئیسلامی نەکردای ئەمڕۆ ئێمە نەمانەتانی شاهدی چنین هەمبەستگی و اتحادە عەمەڵێک لە کولی جامعەی ئێرانە بەرامبەر بە جمهوری ئیسلامی بین. چۆن ئێمە توانیمان فەرهەنگی مقاومەت، فەرهەنگی ئاعتسابی سەراسەری، فەرهەنگی ئاعترازی مەدەنی بکەین بە بەشێکی گیانەکراوە لە ئەدەبیاتی سیاسی ئیمڕۆی جامعەی ئێران. ئەم دەستکەوتەیە کە ئیمڕۆ هەیە سەمەرەی هەموو گیان فیداییەکان و هەموو ڕەنج و زەحمەتی ئەو ئینسانانەیە کە لە 43 ساڵی گوزەشتە بەرامبەر بە کۆماری ئیسلامی مقاومەتیان کرد کۆڵیان نەدا و حتا لەو ڕێگا هەرەوجەڕێ هاوڕێ حسێن باسی کرد گیانی ئازیزی خوانیان بەخت کرد و ئێمە ئێستا لە قۆناغێکی وتم هەستیار بەڵام لە قۆناغێکی پڕ لە ئەنرژی و تەوان و شووری ئینقلابین بۆی کەپتانین هەنگاوەکانی دواییمان هەنگاوەکانی دوا ڕۆژمان زۆر بە محکەمی زۆر بە ئێرادەی زۆرتر ببینە بەرەو و ئاوا بێژم ئەو پشتیوانیەی کە باسەکرا کوردستان بە تەنیانە ئیمڕۆ بینیمان کە بەڕاستی بەکردەوە دەرهات و ئیمڕۆ کوردستان لە هەموو پارچەکانی تری جامعەی ئێرانە لە هەموو ئوستانەکانە مۆرد حەمایەت بووە توانی ببێ بەو بەشە مهم و عەزیمەی کە ئیمڕۆ ئێمە
ئەبینین کۆماری ئیسلامی لە بەرابەریە بە چۆکدا هاتووەوە تبقە ئامارەکان زۆرتر لە 80% شارەکانی ئێران لە احتسابی سەراسەریە بوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێشین خۆشتان باستان کرد لە سەراسەری بوونی ئەم مانگرتنە. ئێمە لە ساڵانی ڕابردوو تا بینیمانە کە مانگرتنی زۆر فراخان دراوە، بەڵام وەکو ئەم جارە گوستەردە نەبووە، بەشی لە شارەکان هەر بە دەمی ئەم بانگەوازانەوە نەهاتووە. جیاوازی ئەم جارانە چییە لەگەڵ ساڵانی پێشوو، وەتوانێت چه پەیامێکی بێ بۆمان؟ من ئیجازە خوازم جوابی ئەمە بدەمەوە لەوانەیە خەتابەت بە هاوڕێ حسێن بوو بێت، بەڵام ئەزانی مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بە درێژایی ئەم ساڵانەی کە لە مقاومەت مبارزە عەلەیهی ڕژیمی ئیسلامیە بین بەبێ هیچ ڕاڕاییەک، بەبێ ئەوەی کە تەوەهومێکمان بە ئەسڵی نظامی جمهوری ئیسلامی، بە باڵەکانی، بە نمایشە سیاسیەکانی کە ئێدا لەسەر یەک خەتوانیکمانە مبارزەی خۆمان ئەدامە بین، و ئەویش ئەوە بوو کە هەر لە یەکەم ساتەکانی بەدەسەڵات گەیشتنی ئەم ڕژیمە نگریسە باسی ئەومان کردوە بەو نەی گەورەی کە جامعەی کوردستان لە ڕێفراندومی 12 فەروەردینی ساڵی 58 بە کۆماری ئیسلامیدا نیشانیدا کە ئێمە ئەم ڕژیمەمان بە باشی ناسیوە. ئەزانین کە ڕژیمێکی سەرمایەداریە، حامی دواکەوتویە، حامی مەزهەبە و ئەیەوێت بە هەموو قودرەتی خۆی و ئەم جامعە و ئەو نوتفەی کە لە دەسەڵات و لە ئومیدی کە بۆ ئینقلاب لە جامعە بەجێماوی لە بین بات. بەڵام ئێمە ئێستا ئەبینین کە خۆشبەختانە ئەو مقاومەتە بە سەمەر گەیشتووەوە، ئەو تەجروبەی احتساباتە و ئەو قودرەتە عزیمەی کە جامعەی کوردستان و حتا تەنانەت ئەو پاڵپشتی کە جامعەی کوردستان بۆ ئەحزابی سیاسی بۆ بانگەوازەکانیاندا ئەم هێزەی بە ئێمە و بە کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتێشی کوردستان لە هەردوو لاوەداوە کە بتانین بەرحەقبوونی خۆمان و ئەدامەی ئەم ڕێگا وەکو ئەلگویەکی مبارزاتی بە جامعە ئێران نیشان بدەین. من لە یەک مصاحبەی پێشوو لەگەڵ یەکی تر لە هاوکاران ئێوە باسم کردوتم لەم دەورانە هەر اتفاقێک بیاوێ لە جامعە ئێران کەفێ لە اعتصاب لە اعتراض لە مانگرتن هەمیشە نیونگاهێکی بە جامعەی کوردستان هەیەوە لە تەجروبیاتی و استفاداکەەوە. خۆشبەختانە ئیمڕۆ ئێمە بۆ نەتیجە عەمەڵیە گەیشتین و جێگەی افتخارە بۆمان. زۆر سپاس هاوڕێ حسێن، دەگەڕمە لای جنابتان. خۆتان نەزانن ئەم شۆڕشە تایبەتمەندیایەکی بووە هەر لە دەستپێکەکەی و تا ئێستا بەشێ لەم تایبەتمەندیانە لەوانەیە بە کورتی باس کراوێ یان باس نەکراوێ و پێتان وایە ئەو تایبەتمەندیە بەش چاوانەی کامەنم شۆڕشەکە دەستی پێکردووە؟ من ئیجازە خوازم کە کەمێک لەسەر ئەو پرسیارەی پێشوت ئەوەی کە چۆن چەندین بارتر یا وەختێتر فراخانی اعتصابی سەراسەری لە سەراسەر ئێرانە درا و جواوێ نەگرگەسە چی بووە کە ئیسا ئاوای پێێ. ئەمە ئەوە سەلمنێت کە اعتصابێکی عمومی و گشتی بە تەنیا ئیطلاعیەدانی ئەحزابی سیاسی ناکریە. ئەو کارە ئەبێ کەسانێک ئەبێ ئینسانهایەک لە مەحەلا حزوریان بێت کە کار بۆ ئەوە بکەن و ئەم جارە فەرقەکەی ئەوە بوو لەگەڵ جارانە کە بە تۆر واقعی اعتصابی سەراسەری لە ناو ئێرانە ساحێوی بوو و بەر لەوە کە حتا ئێمە و ئەحزاب سیاسی تریش پشتیبانی لێ بکەین بۆ خۆیان مبارزینی ناوەوەی ئێران بەو نەتیجە گەیشت بوون کە ئەبێ ئەم قۆناغە لە مبارزەی سیاسی بکێشەتە اعتصاب و فراخان اعتصابیاندا و کاریان بۆی کردیە. بەرحاڵ ئەمە نیشان دەهەندەی ئەو کارە واقعیەسە کە ئیسا ئەیبینین جواوەگرێتەوە و ئەمە ئومیدوار کونەندەستکە لە داهاتوویچە ئەمانە تکرارەوێتەوە فرەتریش تکرارەوێتەوە. بەڵام لەسەر پرسیارەکەی جەنابەت بۆ ئەوەی کە تایبەتمەندی ئەم بزوتنەوە چییە، من وازانم ئەم بزوتنەوە کە دیارە بە بۆنەی مەرگی ناوەختی ژینای خۆشەویست کە زۆر جنایەتکارانە و زۆر وەحشیانە و زۆر مەعسووم تیاچوو دەسی پێکرد و لە کوردستانە و دەسی پێکرد. خصوصیەتەکەیکی ئەوە بوو کە لە شوێنێکەوە دەسی پێکرد کە ئەو شوێنە دارای سیاسەتە، دارای جەهەتگیریە، دارای سازمانی هەست، متشکلە، زۆر کار متشکل و گەورەی کردووە. سابقەی 43 ساڵ مبارزەی ئەتوانم بێژم سەرکوت و دوایەوە مبارزەیەکی خوێنینی هەست. جمهوری ئیسلامی بە تەواو قدرەتیەوە هێرشی کردە سەر کوردستان وەخت خۆی و خەڵکی کوردستان جواب ئەوایەنە داوە لە 43 ساڵە جمهوری ئیسلامی تەنیا وەک هێزێکی ئەژغاڵگەر لە کوردستانە بوو، نەوەک ئەوە کە توانیوێتی نفوزی کۆمەڵایەتی و ئیجتماعی پیا بکە. ئەمە وەختێک ئەم جەرەقە، وەختێک ئەم
نابەهەقیە دەرهەق بە ژینای بە سزوان لە کوردستانە دەسی پێکرد ئەمە ئیتر ساحێوی بوو ئەحزابی سیاسی دەسەڵات قدرەتیان بوو لە ناو کۆمەڵانی خەڵکان نفوزیان بوو وەسا ئەوەی کە تۆیەک بۆشێنی لە شوێنێکا کە ئیمکان ڕشتی هەست ئیمکان نمۆی هەست بە نەزەر من ئەم حرەکەتە لە شوێنێکا دەسی پێکرد کە ئیمکان پەرەسەندنی بوو و ئەوەی کە کوردستان لەسەری هاتە جووا دوایەوە ئیحساب عمومی کریا هەر لەسەر زیارەتانی ژینای خۆشەویستە و خەڵکەکە ئەوانە ڕاگەیان ژینە تۆ نامری ناو تۆ ئەوێتە ڕەمز و بە تەور واقعی بووە ڕەمز مبارەزە و ئەساسەن شعارێکیش کە درا زۆر زۆر بە زاهر چاویلەکەی زۆر سادەست ژن ژیان ئازادی بەڵام هەر زۆر زوو نەتەنیا لە سەراسەر ئێرانە بەڵکو لە سەراسەر دنیا ئەمە بووە شعارێکە هەرچی کەسە بەرحاڵ باسیەکات و هەرچی کەسە بۆ خۆی خوێندنەوەی خۆی هەست هەر کەسێ بە شێوەیەک و هەر ئینسانێک ئەتوانێت خواست و ویست خۆی تیا بوێنێ ئەو شتەی کە زۆر زۆر تایبەتمەندیە ئەم بزوتنەوە بە تۆر واقعی خواستەکانی ویستەکانی ئەوەی کە گەرەکیانە بەدەسی بێرن هەمووی خواست و ویستی کۆمەڵانی خەڵکی زەحمەت کێشە و خواست و ویستێکە کە هەمیشە جەرەیاناتی چەپ لەسەری پایان داگرتیەوە مەترەحیان کردە لە جامعە ئەمانە ئازادی ژن ئازادی بە قەید و شەرتی سیاسی جیایی دین لە دەوڵەت دوای ئەوە بێ احترامکردنی ئاخوندەکان و مەڵاکان کە مەرجع فەساد بووگن لە جامعەی ئێرانە لە تەی ئەم 43 ساڵە ئەمانە گشتی چتێرێک تازەن ئەمانە تەنانەت بۆ ئەوەی ئەتوانێت ئینسان بێژێ بە حەق ئەم ڕووناک پیرانە ئەم نەسڵە نوێیە کە ئیزە هاتوێن ئەساسەن بە شێوەیەکی زەهنی و بە شێوەیەکی دوور لە کۆمەڵگا نهاتکن مەسایلەکان مەترەکەن بەڵکو ئەمانە جواب بە نیازگەل واقعی ئیسە ئەدەنەوە ئەگەر لاوێک ئیسەلعانە خەریکە مبارزاکە ئەزانێ واقعەن چەی گەرەکە چه زڵمێکی لێچێت و ئەساسەن چی بکا بۆ ئەوەی کە ئەم زڵمە لا بچێت من وەختێک مقایسەیەکەکەم لەگەڵ ئەو وەختا کە منیش نەوجوانێک بووم لە ئینقلابی 57 بەشدار بووم واقعەن ئەتوانی بێژی ئەسان اختلافەکە لەبار ئاگاهیە و لەبار قدرێتە و لەبار تحلیل ئەوزاع ئەو لەبار هەموو شتێک زۆر زۆر تەغیری کردەوە ئەساسەن ناکرێت نە دەورانەکەی ئەو وەختە قابل مقایسە بکەیت لەگەڵ ئیسا و نە ئێمەش لەگەڵ ئەم ئینسانگەلا کە ئیسا نسلێکی نوێ و هاتینە سەمایان مقایسە بکەیت لە لەحاز ئاگاهیە و ئەویش بەشێکی ناوەکە ئەو وەختیشە ئینسانەکان ناگاه بوون بەڵکو ئەو ئیمکاناتە ئەو وەزعیەتە کە ئیسا لە شەبەکەی اجتماعی و ارتباطات و ئەمانە هەست لە وەختاسەن مەوجود نەبوو فرێک لەو ڕەهبەرانە کە هاتن لە ئینقلاب 57 دەسی پێکرد و هاتنە دەرەوە لە زیندانەکان هاتون دەرەوە هەر کامێکی چەندین ساڵ لە زیندانە بوو فۆقیەوە بە سەزوان لیسانسێکیان گردوێت و دوایی خریاونە زیندان لە وەختێکە ئینقلاب کریا هاتنە دەرەوە هەر کامێک لەو ڕەفیقەت ماشایەکەی وابوون بەشێکیی کەیتر لە دەرەوە بووانە محەسەڵ بوون واقعان دەنێت سەوادێکی ئاوا و معلوماتێکی بەو شقڵەکە ئیسە هەست نەبوو بەڵام جیالەوە بۆ ئەوەڵین بارە کە لە تاریخ 100 ساڵی ئێرانە گرایشی مەزهبی نهزەتی مەزهبی ئەکەفێتە پەراوێزە و ئەساسەن ئەم ئینقلابە بەشێک لە کارەکانی ئەوەسەکە جەرەیاناتی زدی جەرەیانات مەزهبیە ئیتر جەرەیانات مەزهبی جزۆ ئۆپۆزیسیۆن نیین جزۆ ئەوەنە کە خەڵک ئێعترازی هەستپیان و ئەمە زۆر زۆر ئەتوانێت جامعەی کوردستان جامعەی ئێران و حتا خاوەرمیانە تەسیر دابنێ لەبەر خاترەوە ئێمە ئەگەر بین و تاریخ تاو چاو لێ بکەین لە مەشروتیەتە جەرەیانات مەزهبی بەشدار بوون و لە وەختێکا کە ئەبێ بە سەرنجام بگەیت ترمز بوون بە ئینحراف یانە کێشاغا لە وەختێکا مەسەڵەن لە دوایەوە ڕەزاشا تێتە سەرکار ڕەزاشا گەرێکی وێ حتا وەک ڕێی جمهور زاهر بێ ئێران وەک جمهوری ئێعلام کا بەڵام هەر ئەم کۆنە پەرستگەلە هەر ئەم مرتەجەگەلە کە دوجار وەک جەرەیانێکی مەزهبی بوون مخالفەتی لەگەڵاکەن و مەجبور یەکەن بەوە کە سەڵتەنەت قبولکە و دوایەوە بلاخرە ئەویش وەختێ قدرەت خۆی لەوە ئەبینێت ئەوێتە پاڵپشت بۆ ئەم
جنایەتکاریە لە بۆ ئەم جەرایانە مەزهەبیە و بەرحاڵ قدرەت خۆی و ئیدامەی زندگی خۆی لێ ئەوان نابینێ. دوای ئەوە وەختی لە ئینقلاب 57 ئێمە کۆمۆنیستەکان و ئەو کەسێلە کە بەداخرە بۆ ئازادی و بەرابەری تێکۆشیان وە کرێکاران و زەحمەتکێشان کە واقعەن بڕبڕەی ئینقلاب 57 بوون بە حەق ئەو دەسەڵاتە یا ئەو تەشکیلاتە کە مەزهەبیەکان بوویان لە ئێرانە ئێمە نەمان بوو. هەر بۆیە ئەوان زۆر زوو توانیان بوونە ئالترناتیو لەبەر خاترەوە تەشکیلاتیان بوو، کەسیان بوو، هەر کوچەیەک و مزگتێکی تیا بوو، هەر مزگتێک و مەڵایەکی تیا بوو و ئەوانە تریبوون بەدەست ئەوانەوە بوو بەو شقا کە ئەوان بتوانن خۆیان وەک ئالترناتیو ساقە بکەنەوە و زلهێزەکانی بەرحاڵ ئەوانیان لە هەرچی کەسە پێ مناسبتر بوو بۆ ئەوە کە ئەو شۆڕشە کە کریا سەرکردیکەن پێی و بێتە ئالترناتیو. بەڵام ئەم دەورە ئەوە نییە، ئەم دەورە وای کردووە ئەو نە قدرەتەکە زد مەزهاب زد دیاری تێتە مەیان کە هەموو زلهێزەکان تا حدێک چاوی لەکەن، یعنی زۆر زۆر ئەوەی کە بۆ خۆیان ێژن ناشی شانەوەێژن زۆر ئێمە داچڵەکیین لەم وەزعیەتە. ئەم شتەوە ئێوەیکەن، ئەم شتەوە ژنانەیکەن، ئەم ئەتراز و مبارزە ڕەزمەندە کە ژنانەیکەن ئەمە دەرسیدا بە ئێمە. ئێوە خۆتان شاهد بوون کە دەیان پارلمانتاری ئەم وڵاتە بۆرژواییە لە کە ئەگەر تا چەندین ساڵ لەمەوە بەر کەسێکیان ئەهات بۆ ئێران مەجبور بوو ڕووسەری بوا بەسەریان زۆر شەرمێونانە بە ڕووسەریە و ئەهات و ئەچوت لێل مقامات جمهوری ئیسلامیە مزاکرەیان نەکرد. بەڵام ئیسەرعانە تێن بۆ ئەوەی کە دفاع و پشتیبانی بکەن، بۆ ئەوەی کە خۆیان نیشان بن لەگەڵ ئەم مەوجە بە پشتیبانی قش خۆیانە بڕن لە پارلمانەکانە، شعارەکانی ژنجیان ئازادی بڵاوەکەنەوە. ئەمە ئەو خصوصیاتەسە و ئەو تەغیرەسە کە توانی گەل لە جامعەی جەهانیا بە وجودی بێرێەوە. ئەمە زۆر ئومیدوار کنندەست. ئەم ئینقلابە سەر بگرێت بە تۆر واقعی بەشێک لە مشکلات خاوەرمیانە بەگشتی لە عێراق و لە تورکیە و لە سووریە و لە لوبناان و لە بین ئیسرائیل و ئەعراب و لە یەمەن و بین عەرەبستان و ئێران و هەموو ئەمانە بە یەک ڕائەتوانی بێژی خاتمەی پێتێ و ئەساسەن ئەو جەنگە تەسلیحاتیە کە زلهێزەکان ئیسفادەی لەکەن و ئەم خەڵکە ئەنە گژیەکە بۆەوە سەلاح و مهمات خۆیان بە لێشاو لەم چوارچێوەی ئەم خاوەرمیانە بفرۆشن و خۆیانی پێدەوڵەمەنەوەکەنەوە ئێمەی پێ هەژار و فەقیرکەن و بمانوەنە ناوشەڕا ئەمانە گشتی بارحاڵ بێکەڵک ئەمێنێ. ئەمەسە خصوصیاتە تایبەتیەکەی زۆر کە ئەتانین لەسەر ئەمانە قسە بکەین. بارحاڵ من وەخت بەرنامەکە زۆر ناگرم بێەوە، هیوادارم بتوانین لەسەری مفەسەڵتر ئەگەر شتی بێتان قسە بکەین لەسەری. بەڵێ زۆر سپاس هاوڕێ شاهین. پرسیارەکەم لە جنابتانەوەیە کە بەشێکی هاوڕێ حسین باسی کرد ئەگەر بمان هەوێت بارودۆخی ئێستاوە بمانەوێت جێگە و پێگەی کۆماری ئیسلامی لە منتەقە هەڵسەنگاندنی لێ بکەین، پێتان وایە دوای ئەم سێ مانگ ئاخێزەی کە لە ئێران دەستی پێکرەوە و هەموو کوشت و کوشتارەی کە دەست ئەنجامی داوە جێگە و پێگەی لە منتەقا چۆن هەڵدەسەنگێنن؟ هاوڕێ گوڵناز، ئەوەی کە لە موقعیەتی ژێوپۆلیتیکی جمهوری ئیسلامی لە منتەقا باسکراوە تا ئێستا زۆر گۆڕانکاری بەسەراتی هەرە جۆرە هاوڕێ حسین شارێ پێکرد. ئەزانی وەختێک ئێمە لەگەڵ ئاخیزێکی جەماوەری ئاوار ڕوبەڕووین کە هەموو ئەرکانەکانی کۆماری ئیسلامی بە زاڵە هاوردووە، وەختێک تۆ چاڵیەکەی لەو بولتەنە خەبەریەی کە خەبەرگوزاری فارس مستەقیمەن بۆ سەلامی فەرماندەی سپای پاسداران یانێرە ئێشارە بە مەواردی زۆر بچووک تا گەورەی تەئسیری ئەم ئاخێزە لەسەر جامعەی ئێران، لەسەر حاکمیەت، لەسەر وەزعیەتێک کە تەنانەت بەسەر دواڕۆژی کۆماری ئیسلامی و هێژمۆنی بەسەر خاوەرمیانە دێت. چاڵیەکەی نبینی کۆماری ئیسلامی بە تەواوەتی خەریکە ئەم دەسەڵات و موقعیەتی خۆی لە خاوەرمیان لە دەستەدا. بە چه دەلیل؟ بۆ دەلیلەی کە ئەگەر چاڵێ بکەی تا ئێستا بەشکی زۆر لە هێزە نیابەتیەکانی کۆماری ئیسلامی لە سووریەوە گردیگە هەتا عێراق و هەتا لوبناان و هەتا یەمەن کۆماری ئیسلامیان پێی گەورەترین پاڵپشت و قەڵایەکی نفوذناپەزیر بوو کە بە ئیتکا بە ئەو بە تەبلیغی ڕەوانی لە بینی نیرۆکانی خۆیان و ئەو کۆمەڵگایە کە لەگەڵ یا تەرەف بوون نیشانیانەدا کە بە هیچ وەج هیچ کەسێ ناتانێت زەفەر بەم قەڵا بات و ئەم قەڵا بشکێنێ و
بۆ نمونە حەسەن نەسڕڵڵا لە یەکێ لە سخەنڕانیەکانە بە سەراحەت ئێژێ من بە هەموو دنیاژم هەتا کۆماری ئیسلامی ببێ ئێمە هەین هەتا پوڵی ئێران ببێت ئێمە پوڵمان هەیە ئێمە تەسلیحاتمان هەیە بۆ مەسایلی زۆر گەورە ئشاراکە وەختێ ئێستا کۆمەلگای ئێران ئەم ئاخێزێتیایە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم بحرانە ئەمیقە ساختاریە ڕوبەڕووبووتەوە زۆر تەبیعیە هەموو ئەم هێزە نیابەتیگەلەکە لە تەقسیمی قدرت لە وڵاتانی مختلفی خاوەنمیانە نەخشیان بووگە بۆ وەزعەتی کە کۆماری ئیسلامی سعی کردگا بۆ هێلالە شیعیە کە بە دەوری خۆیان لە خاوەنمیانە تەرسیمی بکە بۆ وەکو کەمەربەندێکی ئەمنیەتی لە مقابل هێزی ڕادیکاڵ هێزی پێشکەوتنخواز لە کۆمەلگای ئێرانە و تەنانەت مانۆڕی پێداوە لە سەطحی جەهانیە ئەبینین کە بە تۆری کولی ڕژیمی ئیسلامی لەم بابەتانەوە خەریکە خەل ئەسلاح بێ هەر بۆ نمونە ئەو فشارێک کە ئێستا لە جامعەی کوردستان هێناویە هەر ئەو فشارێکە ئێستا بەسەر هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقەتی بۆ ئەوەی کە هێزە سیاسی ئۆپۆزیسیۆنەکانی موجود لە خاکی کوردستانی عێراق لەو منتەقا تا ئەو جگەی کە بۆیان نەکردگێت فعالیتەکانیان بربەست بخەنە بەریان و مەحدودیان بکەنەوە نیشان دەهەندەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەوێ بە هەموو ئەو هێز و توانەیە کە لە ناوچەکە هەیەی و بۆ بە لاڕێبردننی ئەو خەباتە ئەسلی کە لە جامعە ئێران لە ڕێگادایە ئەستفادە بکە کاتێک کە ئەبینین باس لە سنوورەکانی کوردستانی ئێرانەکە لەشکەرکێشی بۆ کوردستانی ئێران بۆ سەر سنوورەکانی کوردستانی عێراقەکە دێت بە ناردنی گەورەترین سەرکردەکانی تەروریستی خۆی وەکو قاعانی بۆ بەغدا و بۆ وارد مزاکرە بوون لەگەڵ حکوومەتی عێراقی تەلاشەکە کە بتانێ لەو وەزعیەتە خۆی نجات بدات ئەمە نیشانەدا کە جمهوری ئیسلامی هەموو ئەو پایگە و موقعیەتەی لە خاوەنمیانە خەریکە لە دەستدا هەم لە حازی اقتصادی و لە تحتی فشارایەوە ناتوانێت لەوە زۆرتر بە ئەوزاعی اقتصادیکی نابەسامان کە وەکو دەوڵەت هەیەی وەکو ئەوزاعی کە لە خودی جامعە ئێرانە هەیە ناتوانێت ساپۆرتی ئەو نیروانە لەوە زۆرتر بکە هەم لە سەطحی بینەرمەلەیە لەگەڵ مەجموعەیەکی یەکجار زۆر تحریم‌های مختلف ڕوبەڕوو بووەتەوە کە ئەمانە بەغێر ئەوەی کە لە ئەرسەی دیپلۆماسیە ڕژیمی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ محدودتر کردوێتەوە بەڵکو توانیەتی لە ئەرسەی اقتصادیجا هەموو ئەو کاناڵە وردانە ئەو کاناڵە ئەنحرافیانەی کە کۆماری ئیسلامی بەدەستی هێنابوو بۆی کە بتانێ مەعاشی ڕۆژانەی هێزە سەرکوتکەرەکانی لێ تەئەمینکە ئەبینین خەریکە داخرێ و ئەمە بە تۆری کولی فروپاشێک لە سیستمی سیاسی وابێژم سیاسی تێرۆریستی ناوچەیی کۆماری ئیسلامی خەریکە دروستەکە کە هەموو هێزە نیابەتیانای لە دەست دەرەچێ و ئیمڕۆ ئێمە چاومان لێتی ئەبینین تەنانەت بۆ ئەوەی کە هێزە سەرکوتکەرەکانی ناو خودی کۆمەلگای ئێرانی پێشارژ کرد بێتەوە پێ تەقوێت کرد بێ لەم هێزە نیابەتیگەلە کەس دێنێت باسەوا کردی کە لە لوبنان کەسیان هێناوە لە هەشتی شعبی کەسیان هێناوە کە لە سەرکوتی ئاخێزە جەماوریەکانی ئەم دەورەی شارە جۆراوجۆرەکانی ئێران و کوردستانە بەشدارن ئەمە پیشانەدا کە جمهوری ئیسلامی بۆ حەفزی ئەو هێژمۆنی خۆی بە هەموو شێوەیەک لە تەلاشایە بەڵام هەرە جۆرەی هاوڕێحسەن شارێ پێکرد لە ئاسۆی ئەم ئاخێزە ئێمە شاهدی ئەوەین کە کۆماری ئیسلامی خەریکە وردە ئەو دەسەڵاتە زانی کارتۆنیەی کە لە زۆر شوێنە بە هێزی سەرکوت لە خۆی نیشانی دابوو وتوانوی بە تەتمیعی ماڵی بەڕاستی دروستی بکات و ڕای بگرێ خەریکە دا ئەوەرێ و ئەمە ئاسۆیکی ڕوونە نەتەنانەت بۆ کۆمەلگای ئێران بەڵکو بەرامبەر بە هەموو خاوەرمیانە و بە تایبەت هێزی پێشکەوتنخواز لە خاوەرمیانەی کە لە ئیسلامی سیاسی کە لە ساڵی 1970 بە سەرکارهاتنی کۆماری ئیسلامی زەربەیەکی کاری لە بەشێک لە ڕادیکالیزمی موجود لە جامعەی خاوەرمیانەدا بوو ڕزگاری بێت و بتانێت دوا ڕۆژێکی زۆر ئینسانیتر بۆ کۆمەلگای خاوەرمیانە بەرحاڵ بەدی بێنێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێشین هاوڕێ حسێن لە پرسیاری پێشوا کە وەڵامتان دادەوە باستان لە ئینقلابی 57 کرد ئەگەر بمانەوێت دوای ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەدەستی خەڵک سەرنگون بوو بۆەوەی کە وەکو ساڵی 57 پێنێ یان بەقەڵ لە چاوە نەکەوێتە چاڵە دەبێت چی بکرێت ڕایەوە بەر لە هەر شتێک هەر پلەیەک لە مبارزە و ئێعترازی ئێمە هەنگاوێک بەرەو پێش ئەنین و تەعڕزێکەکەین ئەبێ بە شوێنە نوعێک تەشەکل سازی نوعێک سازمانیابی نوعێک کە گەڕانەوەی بۆ نەوێت مەسەڵەن ئەگەر ژنان تێن و مبارزاکەن و لە مبارزەیەکی ڕوودەڕووە بۆ خواست و ویست خۆیان مبارزاکەن بۆ بەرابەری ژن و پیا مبارزاکەن ئەبێ نەتیجەکەیکی هەر لەم جەریان مبارزە بووێتە باعثەوە کە ڕێکخراوبوونێکیش بە شوێنیەوە بێت ئەگەر تەبەقەی کاریگەر ئێعتساب بکات و ئێعتساب سەراسەری پەیوەست ئەبێت ئەبێ
تەشەکل خۆی وەک تەشەکولێکی کرێکاری پشت ئەمە بگرێت و ساز بێت و ئەگەر دانیشتویان تێنە مەیان و مبارزاکەن و ئێعتسابەکەن و تەحاسنەکەن ئەبێ لە فکرەوە بن کە تەشەکولێکی سەراسەری دروست بێت و بە ڕژیمی تەحمێڵکەن وەرە جەرانەوە وەرنە نەتیجەی ئەم تەشەکولگەلاکەت بە وجود تێت ئەم سازماندراویە ئیجتماعیە کە بە وجود تێت لە جامعە ئەتوانێت خۆی ئەمە ئالترناتیوی داهاتوو بێت بەڵام ئەگەر بە تۆر واقعی گەرەکمانە نەجاتمان بێت بەدەست هەر نەوع دیکتاتوریەکە و کە بێت و دەسەڵات بەدەسەوە بگرێت و زلهێزەکان دەخاڵەتی تیا بکەن ئەبێ ئەو نە قدرتمان بێت کە وەختێک انقلاب کریا تۆ دەستاوەردەکانی ڕابگری ئەم دەستاوەردگەلە بەهێزە کریێ بەهێزی سازماندراو بەهێزی متشکل ئەنا حتا بە زۆریش نییە بەڵام ئەو هێزە کە بتوانێت سازماندراو بێت وەختێک انقلابێک کە کریێ دقیقەن بەو معناسە کە ئەو جامعە ئەو کۆمەلگا ئامادەی تەغیر و تەحەوڵە و هەر نیرویەک و هەر هێزێک کە لە جەرەیان انقلابە بەشداری کردگە بە نسبەت بەشداریە کە هەسی بە نسبەت ڕێکخراوبوونی کە تیا خۆی ڕێکخستگە لە جەرەیان ئەوەی کە چۆن دەسەڵات بەدەسەوە بگرێ ئەتوانێت سەهمی بێ ئەتوانێت نەخش بگێڕێت من وازانم تەنیا شتێک کە بوێت ئەوەسە چون من بۆ خەم دەوران قیامم لەبیرە بەباشی بی حدودەن 19 ساڵم بووە وەختێک انقلاب کریا زۆرێک حتا لە جەرەیانات سیاسی پیان وابوویتە کاریان تەواو بووگە انقلاب کریاگە و بەداخرە ئەسڵەن دەستیان بۆ دەسەڵات نابن انقلاب کریا لە ئێرانە مەسەڵەن بۆ نمونێژم ڕێکخراوێک وەک چلیکە فەدایەکان کە لە تاران و لە شارە گەورەکانە زۆر نەقشیان بوو ناویان بوو ئێعتباریان بوو و بنیامەلێکی زۆر ڕەزمەندەی تیا بوو بەڵام وەختە انقلاب کریا زۆر بەڕاحەتمانە خەلع سەلاح بوون هەنێ خۆیان بێ وەزیفادی یا ئەحزابێتر مەسەڵەن کە بوون لە گۆشە و کنارە هیچ کامێکیان بۆ شقڵە بۆ دەسەڵات سیاسی تێنەکۆشیان ئەسڵەوەسەکە ئەو کەسەوە انقلابەکە ئەو جەرانەوە انقلابەکە بۆ دەسەڵات سیاسی بۆ بەدەسەوەگردن دەسەڵات سیاسی بەرنامەی بوێت پلانی بوێت تەشەکولی بوێت خۆی ڕێکخراو بێت و خۆی تەحمێڵکە بە زلهێزەکان کە بەهەرحاڵ ئەمە ناکریە حەزب بوێت ناکریە لە بەرچاو نەگیریێت قدرت نیشانی داگە کە لە هەر شوێنێکی جا ئەوە نییە کە زلهێزەکان بەمێل خۆیان بەرنامە بڕێژن ئەگەر مقاومەت بێت ئەگەر تەشەکول بێت ئەگەر بەرنامە بێت ئەتوانێت استراتژی ئەوانە تەغیرکە و ئەوانیش لە ناوخۆیانە تەنانەت بۆ ئەوە بگەڕن لە بین خراوترین و خاسترین یا بلاخرە خراوترینی بۆ خۆیان هەڵبژێرن بەڵام وان نییە کە ئیتر هەرچی خۆیان مەیدانست بیکەن ئەوەی کە کۆمەڵانی خەڵک بە تەشەکولەوە بتوانن چەند شتێک بە بورژوازی جیهانی تەحمێڵکەن ئەوە مهمەکە ئەو ئالتەرناتیڤە بتوانێت خۆی تەحمێڵ بکە ئیسلعانە بە قدرت سیاسی خۆیان بە ئەوەسە کە بەهەرحاڵ ئەتوانێت وارد مزاکرە بێ ئەتوانێت وارد بەرنامەی سیاسی بێت کە بتوانێت واقعاً وڵاتیان تریج تەرغیب کا بۆ ئەوە کە ئەمانە بە تۆر واقعی ئەتوانن ئایندە بەرەوبەر بوون و بەرحاڵ دەست لەو پاوانخوازیە خۆیانە هەڵبگرن و بتوانن ئەمانە بە ڕسمیت بناسن من وازانم کارگەرێک گەورە هەست بیکەین و مهمترین و پایەترینی متشکل بووینە بازە مێژم تەشەکولە و ئێمە ئەتوانین بە تەشکیلاتەوە ئیسانە حزب سیاسیات ڕێکخراوەی ئیجتماعی و مەدەنیە ڕێکخراوەی ژنانە لێخراوەی دانش ئاموزیە ڕێکخراوەیە کاریگەریە دانە بەدانە ئێمانە ئەماشی حەل لە جەرایان ئەم ئینقلابا خۆمان سازمان بین و حزبێکی سیاسی کە بتوانێت هەمووی ئەم ڕێکخراوە تەشکیلاتیە لە بە یەکەوە گرێ باو ئالتەرناتیڤ خۆی سازکە من پێم وایە ئەبێ ئەمە بگرینە بەر. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حسێن. هاوڕێ شاین ئێوە ڕاتان چییە؟ لە واقع من شتێکی ئیزافەترم لەوەی کە هاوڕێ حسێن باس کرد لەو بابەتۆ نیە بەڵام ئەمەیە تاکید بەسەر یەک دوو مۆزوع بکەم. هاوڕێ حسێن شارەی پێکرد مەسەلەی ڕێکخراوبوون و مەسەلەی ئەوەی کە تۆ بەرنامەت هەبێ بەدیلی سیاسیەکانت معرفی کردوێ بە جامعە چاو لێ بکەن هەر ئێستا ئێمە
کۆمەڵە بۆ دەسەڵاتداری جەماوەر لە جامعەی کوردستانە بەرنامێکی هەیە و لە دڵی ئەو بەرنامە ئەگەر چاو لێ بکەی ئشارە کراوە بە هەموو ئەرکانەکانی جامعەیەکی ئازاد بەرابەر و جامعەی کە ئەکرێ هەموو حەق و حقوقی ئەقەلیەتەکان، ئەقەلیەتی جنسی، ئەقەلیەتی فکری، ئەقەلیەتی مەزهبی و هەموو شتێکی تا باسکراوە ئشارەی پێکراوە. ئێمە ئەبێ بتانین ئالەم دەورانەی کە ئەبینین جامعە بە سرعەت خەریکە ئالتەرناتیڤەکانی شکڵەدا و ئەم ئالتەرناتیڤگەلا هەرۆجۆرەی هاوڕێحسین وتی فقط لە ناو دەرونی جامعە نیە، بەڵکو هەموو زلهێزەکان لە دەرەوەی ئەم وەقایعە خەریکن و بە هەموو تەوانی خۆیان و خەریکن ئالتەرناتیڤ دروست ئەکەن، بۆ ئالتەرناتیڤ تراشی ئەکەن. ئۆپۆزیسیۆنت بۆ دروستەکەن ئیمکاناتی تەبلیغیان نە، اختیاریان بڵند گوگل تەبلیغاتی نیە، اختیاریان بوجە و هەزینەی بۆ سەرفەکەن. ئێمە ئەبێ لە مقابل هەموو ئەم نەخشە و پیلانگەلێکە لە تەنانەت لە دەرەوەی ئەم جۆنبشەش بۆ ئەم جۆنبشە تەڕاحی کراوە بتانین ئەو دەنگە جیاوازە بین کە نیشان بدەین بە خەڵک بۆ 43 ساڵە خەباتەکەین و بۆچی لەم 43 ساڵە توانیمانە خۆمان ڕابگرین بۆ دلیلەی کە ئەمانە 1 2 3 4 نەخشە عەمەڵمان بووە لە بابەت ڕێکخراوبوون چیمان باس کردووە، لە بابەت مەسئلەی تەبەقەی کارگەر و حەق و حقوقی تەبەقەی کارگەر چیمان باس کردووە، لە بابەت مەسئلەی ژنان کە ئێستا ستونی ئەسڵی ئەمە ئەترازاتن. ئێمە وەکو جەریانی چەپ، ئێمە وەکو تشکیلاتێک، ئێمە وەکو مەجموعەی ئینسانی ئازادی خواست چیمان باس کردووە؟ بۆچی ئێمە لە کۆنگرێ دەی کۆمەڵا بۆ نمونە دین بەیانی حقوقی ژنان بە 43 بەندی ورد و دروشتەوە باس لێ ئەەکەین و بە جامعەی معرفیەکەین کە پێشبینی ئەمڕۆمانە کرد؟ ئەوە ئەبێ ئیمڕۆ ببێ بە سەنگەرێکی دفاع لە حقوق و مطالباتی ژنان بۆ ئەوەی کە بتانین لە دوا ڕۆژە تەنانەت لە تەسویبی قوانینی اجتماعی ئایندە، تەسویبی قوانینی سیاسی ئایندە ئەم خواست و مطالباتە ببین و لەو شوێنەی کە مەجلسی مؤسسانە هەرچێکی ناوی لێنن وەختە دێن تەڕاحی سیستمی سیاسی جدیدی جامعە لە بابەت حقوقی اجتماعی، حقوقی مەدەنیەوەکەن، ئەو خەڵکە ئەوە ئاگاه بێ کە بزانێت ئەتانێت چه زەوایای کە واردی ئەم مەسئلە بێ. ئەو بەحسەی هاوڕێ حسین کردی کامڵاً قابل بە دفاعەوە، کامڵاً ئەبێ ئێمە ڕەچای بگرین مەسئلەی ایجادی تەشەکولە. بۆ هەر ئێستا ئەم هەموو ژنە خەریکە قوربانیەدا ڕەهبەری ئەم مبارزە و جنبشە عەزیمنە بۆ ناوێت لە سەطحی سەراسەری و لە سەطحی حتا جامعەی کوردستانە ڕێکخراوەهایەکی ژنانی مستەقل بە وجود بێرن کە بتانێ ڕەهبەری بکات، بتانێ خەت بدا، بتانێ ئەلگوی ڕەفتاری بۆ حرەکاتی ئایندەی ئەم جامعە تعیین کات. ئەمانە مهمە بەڕاستی. وەختی باس لە بزوتنەوەی خوێندکاران نەکەین، ئێوە چاو لێ بکەن لە 143 دانشگای مختلفی ئێرانە ئێمە لەم 77 ڕۆژە شاهدی ئاعتراض، ئاعتساب، تەحەسن و حتا چە بەگیر و بەبەندهای بووین. زۆرتر لە 500 دانیشتوو تا ئێستا دەستگیر کراون، هەزاران دانیشتوو ئێستا لە زیندانەکانن کە حتا ناونیشانیان نییە، کەسێ نەیتانیگە ئاماریان بە دقیقی بەدەستبێری. ئەو 500 کەسە ئەوانن کە ناویان مشخصە، زۆربەی دانیشتوەکان لە دانشگا دەرکراون. وەختی تۆ چاو لە ماکە بینی بزوتنەوەی خوێندکارانی ئێمە لە عەرسەهای مختلفە ئیمڕۆ ئەو ئەنەرژی و توانای هەیە کە دێت مەسەڵەن بۆ نمونە کانالێکی تەلگرامی دانیشتویانی ئێران هەیە لەوێ فراخانەدا بۆ ئەوەی کە خەڵک بێن لە 14 و 15 و 16 ئازارە متحدانە ئاعتساب بکەن، ئاعتراض بکەن و تەنانەت دیاریەکە ڕۆژی 14 چی بکەین، ڕۆژی 15 چی بکەین، ڕۆژی 16 چی بکەین. دێ ئەمە حەقی خۆیەتی کە ئێستا وەکو تەشەکولێکی سەراسەری مەجموعەیەک لە فعالینی ئەم عەرسە ئیعلامی مەوجودیەتی بۆ بکەن، تەحمیلی بکەن بەسەر حاکمیەتی هەر ئێستەی جمهوری ئیسلامیە و بتانن لەم سەکووە بۆ سازماندانی ئەدامەی ئەترازات بڕنەبەرە. وەختی تۆ هەیکەلە و وەختی تۆ بنیانی چنین تەشەکلاتێکت دروست کرد، حەسفکردنی ئەمانە لە ئایندەی سیاسی جامعە ئێرانە کارێکی زۆر ئاسان نییە، زۆر غەیر ممکنە بێ ئاوا بێژین بە دلیلەوەی کە ئەمان ڕەهبەری و حرەکەتیانە کردە. ئەمە مهمە هەرۆ جۆرێک کە ئێمە بینیمانە تا ئێستا یەک ڕێکخراوی کرێکاری بە دڵی جمهوری ئیسلامی و بە ئیجازە جمهوری ئیسلامی لە جامعە ئێرانە دروست نەکراوە. هەر لە کمیتە هەماهەنگی بۆ پێکهێنانی تەشەکولهای کارگەری و گردیە هەتا کرێکارانی نێشەکەری هەفتەپا هەتا کارگەرانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی هەر کام لەمانە لە مەقتەعێکە کە تەسمیمیان گرگە ئەم ڕێکخراوە ئەلەنی بکەن و کاری پێ بکەن لەگەڵ هەموو مقاومەتی کۆماری ئیسلامیە ڕوبەڕوون. بەڵام بەو شتێک کە هاوڕێ حسین وتی بە هێزی سیاسی و تەبەقاتی خۆیان بەو دەرەجە ئاگاهی کە فعالینیم تەشەکولگە توانی یانە بەدەست بێرن و قسەیان لە ناو جامعە خواردی و توانی یانە هێز بەدەست بێرن، ئەمانەیان تەحمیل کردە بە ڕژیمی ئیسلامیە. ئێستا کە ڕژیم ئیسلامی لە زەعیفترین موقعیتگەر سیاسی اجتماعی خۆیان قەراریرگە، بە نەزەر من ئەو مەبحەسەی هاوڕێ حسین کامڵەن دروستە و ئەبێ ببێ بە یەکێک لە
ئەرکانە تەبلیغاتیەکانی جەریانی چەپ و ئەنقلابی نەتەنانەت لە کوردستان بەکو لە کولی جامعە ئێرانە کە تشکیلی چنین ڕێکخراوەیەک تشکیلی چنین ئەهرومهایەکی فشاری سیاسی لە دەرونی جامعە هەم سەرنەگونی ڕژیمی ئیسلامی تەسریع پێدا بۆی کە ئەزانی گەرێکی چی بکە بەرنامە دانێ و هەم دەستکەوتەکانی لە دوا ڕۆژی جات دەستکەوتە ئەنقلابیەکانی لە دوا ڕۆژە بەڕاحەتی قابل بە مسادرەکردن نییە بۆی کە هەموو ڕەگ و پێستی خۆی لە جامعە وەرگرتووە ئەنەرژیەکەی لێنەوە هێناوە و ئەوە کە سبەی ڕۆژیش ئەبێ ببێ بە بڵاوی تەرحی خاست و متاڵباتی ئەسلی خەڵک چۆن ئەو بووگە کە بناغی ئەم ئەنقلابەی بردووەتە پێشەوە منزورم هەموو ئەو نوع ڕێکخراوە ئەو نوع تەشەکولاتن کە ئەبێ لە ئێستا بە ئەلا موجودیەتی خۆیان بەڕاستی ئەم هێزە عەزیمەی کە لەسەر خیابانەکانە لە سەرتاسەری ئێران سازمان بدەن هدایەتی بکەن و تەنانەت شعار و تاکتیکە ڕۆژانەکانێکی بۆ دیاری بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێشاین پرسیارم بۆ دروست بۆ دواتر دەگەڕێمەوە لای جنابتان با پرسیاری لە هاوڕێ حسێنکەین. هاوڕێ حسێن خۆتان نەزان کە هەفتەی پێشوو ڕۆژی پێنجشەممە ئیبراهیمی ڕئیسی سەردانی شاری سنەی کرد بەشێ لە مامۆستایانی ئاینی کە پێشتر ڕاگەیاندنیاندا و بەیانیانداوە بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستان و بۆ ئەوەی کە نابێت چیتری خەڵک بکوژرێ بەڵام لەم دانیشتە لەگەڵ ڕئیسی بوون ئێوە ڕوانینتان بەم بەیانیە و هەتا جێگە و پێگەی ئەم مامۆستایانە چییە؟ بەر لەوە جواب بەم پرسیارە بۆ مەوبەڕاستی پێم خۆشە تەشەکورێکم لە هاوڕێی خۆشەویستم کاکشاهین کە قسەکان من تەکمێڵەکە بە تۆر واقعی یعنی زۆر خۆشحاڵم بەوە کە ئەو بەشێک لەو شتێدە کە من شاید نەتوانم بەیانی کەم یا ناکەفێتە بیرم ئەو تەکمێڵیەکەوە زۆر تەشەکوری لێکم بەحاڵ خۆشحاڵم. بەڵام لە ڕابطە تەکەمان ڕئیسی بە تۆر واقعی حرەکەتێک کە ئەی کات جمهوری ئیسلامی هیچ کامێکی درستە بیری لەکەنەوە فکری لەکەنەوە بەڵام هیچ کامێکی لە ڕوانگەی قدرەت و ئەوەی کە بە بەرنامەوە قدرەت خۆیان بسەنجنن نییە لە ڕووی ئیستیسالەوە هەست حرەکەتەکەن بۆ ئەوەی کە بەشکم بیگرێ ئەوان تەواو هەدەفیان ئەوە بوو کە ئەوە نیشان بن کە سنەیەک کە ئەو گشتە مۆبارزەی تیاکرێت ئەو گشتە جوانانی شۆڕشگێر بەو پەڕی لێهاتوویە و هاتینە سەمەیان و لە خۆبردوویان لە خۆیان نیشانداوە لە سەراسەری ئێرانە ناوی دەرکردیە ئەم شجاعەت و ڕەزمەندەگیە بەوە بگەێنن کە ئەمە ئەم شارە ئەمنە بووە سەوە و ئێمە توانیمانە دەسەڵات بەسەریا بگرین و ڕێی جمهور چووگە بۆ ئێنە بەڵام ئەمە من وازانم هیچ شتێک یعنی چکۆلەترین نقطە قووەتی تیان نییە تۆ ڕێی جمهور مەملەکەتێک بە هێزێکی نظامی دەیان هەزار کەسیە و توانی بیتی لە شارێکە حزور پیاکە ئەمە چه قدرەتێکە ئەمە چه دەسەڵاتێکە دوای 43 ساڵ حاکمیەتکردن گوڵەخاتێک لەو وڵاتە تۆ ئەحساس نەکەی وڵات خۆتە و بە خەیاڵ ڕاحەتەوە تانی بچی ڕێی جمهور لە وڵاتگەلترا بە دووچەرخەوە چن ئەم لاولاکەن مەگەرەوە کە پلیس دەرکی کردووە کە مەسەڵەن خەتەرێک جددی هەست بۆ یان یا ترۆریەکەن ئەگینا کابرا عادیە وەک هەر بنیامێک عادیەتانە بێت و بڕێ ئەمانە تۆ بێهێزە سەرگوتگەرەکان لە کوردستان بۆ ڕۆژێک نەمێنن و دانەیە لەوانە بتوانێت حزور پیاکە لە کوردستانە ئایا ئەتوانێت ئایا ئیمکانی هەست ئەوە بارحاڵ لەو لە حازەو کە نەیتوانی ئەو شتە بگەێنێ بەڵام لە ڕاوتە تەک مەڵاگەلە کە لە کوردستانە ئەم حرەکەتیانە کردیە بارحاڵ ئەوان ئەبینن کە لە سەطحی ئێرانە ئەم جەرەیانە مەزهبی و ئیسلامیە کە دەسەڵات سیاسی بەدەستیە بووە چەندێک ها لە ژێر تەعەڕوزا و خۆیان ئەم شتگەلە لە ئێمە باشتر ئەبینن کە چۆن جوانان بەو پەڕی حەقارەتە و ئەمامە پەرانیەکەن و ئەگەن لە مێزەرەکانیان و پەرتی ئەگەن و گاڵتەیان پێ ئەەکەن ئەوانیش ئەوە بینن بلاخرە لە ژێر ئەم فشارە گەرەکیانە کارێ بکەن بەڵام کارەکەیان بە تۆ واقعی زۆر دوا کەفتگانست نسبەت بە کۆمەلگا نسبەت بە مۆبارزەیە کە ئیسا لە جریانە آخر تا ئەوان مەسەڵەن دوێکە و پێرەکە ئەو کاریانە کردو جەمەونە و بەرنوێژیەکەن لەگەڵ کەسێکا کە جەنایەت کارترین بەشەر ئەم حکوومەتەسە کە دەستی بخوێن هەزاران کەس سوورە کەسێکە کە حتا وەک خۆیان ێژن نایب ئیمامەکەیان کە منتەزری بێت عەلەیهیان قسەی کردووە نەیتوانی بێت دەنگ بێت و ئەمانیە وەک جەنایەتکارگەل تارێخ ناوبردووە بۆ ئاوا جەنایەتکارێک تێن بەرنوێژیەکەن
ئەمە چ شتێکی هەست بەغێرەزەوە نەبێکە ئەمانە لێرەی چاگەرێکیانە جارێکی تر خۆیان کە بووچکن هیچێ ئازم بووچکتر نیشان بن بۆ وەکە چوار ڕۆژتر بە حاڵ هێشتا ئومێدیان هەست کە جمهوری ئیسلامی بمێنێت و ئەمان لەژێر سایەی ئەم حکوومەتە نەکبەتا بتوانن چوار ڕۆژتر مەسەڵەن ژیانێک ڕاحەتریان بێ نسبەت بە کۆمەلگا یا ئەو خواستەی کە بەرلەوە حتا بەر لەم کە ڕئیسی بێت مەترەحیان کردەوەی کە داوای ڕفراندۆمیان نەکردووەمانە بەڕاستی زۆر بنیام وەخت بیری لێکاتەوە ئەسەن بێمایەبوون ئەم بنیامگە لە دەرەکەفی بۆ ئینسان ئەخ تۆ لە جەرەیانێکا کە ڕژیمێکا لە ژێر زەربا بۆ ئەوەی کە نابود بێ بۆ ئەوەی کە ژێرە و ژوور بێت وە مردم بێت جیا لە ژێرە و ژوور بوون ئەم ڕژیمە بە هیچێکتر قانع نین تۆ بێژی بیت خواستەوە مەترەحکەی کە ئێمە با ڕفرەندوم کەین ڕفرەندوم ئەوڵەن ئیمکانەکەی نییە تۆ بلاخرە ئەگەر ئەوە قدرەتت بێت کە بتوانێت انتخاباتێکی ئازادکەی بۆ جێتێڵی جمهوری ئیسلامی بەسەرکارەوە بێ وەختێکیش بارحاڵ ئەمە شتێکە کە مەسەڵەن حتا دقیق نازانم ساڵەکەی کەی بوو وەلی حداقل 8 ساڵ زیاترە کە ئەمە وەک جنبشێک لە ئێرانە دەستی پێکرد و تەبلیغاتی فریچیان کرد لەسەری 1 ملیۆن ئیمزایان بۆی کۆکردەوە وەک حرەکەتێکی هین کە ڕفراندۆم کرد هیچ تەسیرێکی نەبوو هیچ تەوازن قوایەکی نەگۆڕی ئیسە لەم وەختا کە تەوازن قوا گۆڕیاگە بە جێگەی ئەوە کە خەڵک لە جمهوری ئیسلامی بترسن جمهوری ئیسلامیە لە خەڵک ئەترسێت ئەو نە قدرەت ئەو نە ئەم تەوازن قوا گۆڕیاها لەم حاڵەتا تۆ بیت مەسەڵەن بێژی با ڕفراندۆم کەینومانە بە نظرمانە هیچ جایگایەکیان نییە و نابێت هیچ واقعەن حساوێکیان بۆ باز بکریە هەر بەو شێوەی کە جەماعەتی لە ئەحزاب سیاسی زۆر بەداخەو خەریکن جایگایان بۆ تاشن بۆ دوار ڕۆژ بۆ ئەوەی کە بلاخرە پشتیان پێ بۆسن بە نظر من کۆمەلگای کوردستان کۆمەلگای ئێران نابێت جارێکی تر ئیجازە با بە هیچ نۆعە جەرەیانێکی مەزهەبی کە بتوانێت خۆی وەک ئۆپۆزیسیۆن ئەم جمهوری ئیسلامیە سازمان باتەوە کوردستان جەرەیان مەزهەبی لە ساڵ 57 دادواوە جەرەیان مفتیزادە جەرەیانێک بوو کە قوی بوو ئێمە تەجربەی ئەوەمانە هەست دوو جەرەیان مەزهەبی بوون لە ئێرانە یەکێکی جەرەیانێک بوو کە مامۆستا عیزەدین ڕەهبەریە کرد کە زۆر ئەساسەن پابند نەبوو بە مەزهەبەکەی و بە جەرەیانە مەزهەبیەکەی وەفرەتر وەک ئینسانێکی ئازادی خواز و ئینسانێکی دموکراتیک خواز ئینسانێک کە بلاخرە بۆ مافی خەڵکی کوردستان تێکۆشی و خۆی بەوە هینەکرد و لە سەرڕای ئەوەی چە لە ئەحزابێک کوردستانی کە بوون لە ئەحزابی ناسیۆنالیست کوردستان زۆر پێشکەوتوتر بوو نسبەت بە بەرابەری ژنوپیا نسبەت بە ڕعایەتکردن دیموکراسی و جایگای ماوە ئیسەیچە هەر بازم ئەو جایگایە هەست کەسێکیش بوو کە مەسەڵەن تا ئاخرین لەحزەی ژیانی لەو شتێک کە خۆی پێ عەقیدەی بوو بازگەشت نەبووە یادی بەخێر یەکی تریش بوو کە ئەحمەد موفتیزادە بوو ئەحمەد موفتیزادە لەو وەختا لە دەوران قیامە ئەساسەن گەرەکی بوو کە ئەو جەرەیانە مەزهەبیە ناوی بوو ئێعتباری بوو خەڵک بە شوێنیەوە بوون گەرەکی بۆ جەرەیانە مەزهەبیە بیکاتە جەرەیانێک و بلاخرە بەپێ ئەوە بتوانێت لە دەسەڵاتە بەشدار بێ بەڵام جەرەیانی چەپ لە کوردستانە ئەو ئیجازەیە پێ نەدا جەرەیانی چەپ لە کوردستانە وەها جامعەکەی دوو قوتبی کردووە و کە ڕێگەی نەدا بەو جەرەیانە و ئەوە وەختێکی تر هاتە کاشی هاتە ئەمەڵ دوای ئەوە کە جمهوری ئیسلامی حمڵی کرد ئەو بە جێگەی ئەوەی کە یعنی ئەو نە دەرایەتی بواە کە حتا ئەگەر گەرەکی بواە جەرایانەکەی خۆی وەک جەرەیانێکی بێڵێتەوە بمێنێتەوە لە ناو دڵمەردما ئەبووە هاودەنگیەکی بکردایە لەگەڵەوە مردما حتا کچ و کاڵیش بێ بەڵام نەتەنیان نەیکرد بەڵکو چووە پر جمهوری ئیسلامی دەی ئەوەیە ئاخرەکەی بوو کە دیمان دەی وەختێک ئەم تەجربە لە کوردستانە هەست ئیسا ئەم مەڵایە لە هاتکن من پێم خۆش نییە ئەمانە تاقیر بکرێن و بۆ ئەوەی کە بلاخرە ئیسا هاتینە سەر دەنگ 43 ساڵە نهاتینە سەر دەنگ ئیسر ئانە خەریکن دەنگەکەن من تاقیریان ناکەم بارحاڵ با ئەوانیش قسەی خۆیان کەن بەڵام کۆمەلگای کوردستان ئەوە نییە کە ئەوان پێیان وابێ ئەتوانن وەک ئۆپۆزیسیۆن جارێکی تر جێگەی خۆیان بکەنەوە ئەوان مربوط بەوانە بڕن لە مزگتا بۆ نازانم کار خۆیان هەرچیەکەن بیکەن ئەوەی کە کۆمەڵانی خەڵک گەرەکیانە مەزهەب وەک ئەمر خصوصی ئەفراد بێت لە دەوڵەت جیا بێت
وەگەرەکیانە ئەساسەن ئەم خۆرافە پەرستیە لە دەست مەڵاکان و ئاخوندەکان دەربێرن و ئینسانەکان بۆ خۆیان بوونە صاحب مەغز خۆیان و فکر خۆیان و عەقیدەی خۆیان بە نەزەرم ئەشێ لەوە کۆتان نین و ئیجازایان پێ نەدەین کە ئەمانە جارێکی تر و لە گۆشەیەترە و لە دریاوە دەریانکەی لە پەنجەرەوە بێنە ماڵەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حسێن. هاوڕێ شاین لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەیەک لە عەلی شەمخانی دەبیری شۆرای عالی کشوەر، کۆبوونەوەیەکی لەگەڵ ئیسلاح تەڵەبەکان و ئوسوڵگەراکان بۆ ئەمنیەتی کشوەر کۆبوونەوەیەکیان بووە. پێتان وانییە ئەم کۆبوونەوەیە نیگەرانیەکە بۆ بەلا ڕێدابردنی ناڕەزایەتیەکانی ئێستا کە لە ئێراندا لە ئارادایە؟ بە بڕای من جێگەی هیچ نیگەرانێک نییە، لەبەرەوەی کە خەڵکی ئێران تازە لە جمهوری ئیسلامی عبوریان کردگە چەبگا بە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی. بەبەستم لە نیگەرانی ئەوەیە کە ببوورە مناو قسەکانە کە بیان هەوێت ئالتەرناتیڤێک بۆ دەست پێ بکەنەوە دووارە. نا لە دیدگای منەوە بە هیچ وەج حتا لە دیدگای خودی کارشناسانی ئیمڕۆی کە بە جۆرێکیانەوەی ڕژیم ئیسلامی حفزکەن ئەمە مەترەحە کردگەی کە مردمی ئێران دەمێکە لە ئیسلاح تەڵەبان عبوریان کردگە. ئەگەر ئومیدیان بە ئیسلاحات واتەیە سەرنوشتی ئێستەی کە جمهوری ئیسلامی گەریبانگیری بێن بۆیان پێش ناهات. مردمی ئێران هەموو ئەو پرۆسانەی کە ئیمڕۆ منجەر بوو گەبەوەی کە لەسەر خیابانەکان و بە سەراحەت هاواری سەرنگونی بکەن هەموو ئەوانەیان تێپەڕ کردووە. دانیشتن لەگەڵ ئیسلاح تەڵەبەکان حتا بە ئشارە بەو فایلەی کە لە خبرگوزاری فارسەوە بەرحاڵ دەرزی کردووە نیشانەدا کە نەیتوانی گە نەتیجە بێ. خودی ئیسلاح تەڵەبەکان لەسەر مانونەمانی کۆماری ئیسلامی ئیمڕۆ یەکدەن نین و پێیان وایە کە ئەم بحرانەی کە ئێستا هاتووەتە پێشەی بە تۆری کولی خەریکە هەموو کەشتی کۆماری ئیسلامی غەرقەکات و لە بینەچێت. ئەوەی کە کۆماری ئیسلامی بۆ ئەدامەیەک ژیانی خۆی دەست بۆ هەموو ئەبزارێکە بە ئەمە مەسئلەیەکی حاشا هەڵنەگرە. بەڵام هەرو جۆرە هاوڕێ حسێن ئیشارەی پێ کرد ئەگەر کۆماری ئیسلامی ئەتانێت با بەبێ دەیان هەزار نیروی سەرکوبی خۆی یەک جار بێت و قسەکانی لەگەڵ کۆمەلگای ئێرانە ڕوودەڕوو بەبێ ئەو فشارە سیاسی و بەبێ ئەو فشارە ئەمنیەتی و کوشت و کوشتارێک کە ئیکا بیکابزانێت چه جوابەی لە خەڵک وەرەگرێتەوە. ئەو خەڵکە لە هەموو جەناحەکانی کۆماری ئیسلامی عبوریان کردووە. ئێوە چاو لێ بکەن لە ئابانی 96 و لە دەیمانی 98 هەر لەو کاتەوە مردمی ئێران هاواریان کرد لەسەر خیابانەکان تازەویش نەبم شدەتەی کە ئیمڕۆ مەبحەسی سەرنگونی تەڵەبی خەریکە مەترحەوێت و مردم خوانیان ئامادە کردووە بۆ پێکێنانی دەسەڵاتی دوڕۆژی حتا بەسەر کۆماری ئیسلامی جا. هەر ئەو کات مردم ئەعلامیان کرد کە ئیسلاح تەڵەب و ئوسوڵگەرای تر ماجەرایان تەواوە لە جامعە ئێرانە. مردمی ئێران خۆشبەختانە توانیگیانە بەسەر هەموو ئەم کەند و کۆسپانەی کە لە لەحازی سیاسی و تاکتیکی و کۆماری ئیسلامی بە وجودی ئاوەرگە عبور بکەن و هەموو ئەوانیان تاقی کردەوە ئەبینن ئێستا بەڕوونی بۆیان دیارە حتا ئیسلاح تەڵەبانی حکوومەتیمانێمە لە جامعەی کوردستان نبینی ئەو بەشەی لە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی کە لە مەجلسی کۆماری ئیسلامی جە دانیشتن بە نێو نوێنەرانی خەڵکی کورد قسەیان نەکرد. ئیمڕۆ بەشێک لەوانە هیچ نەفەسێکیان دەرنای بۆی کە بینن جامعەی وەکو جامعەی کوردستان دەمێکە کە حتا بەو ئەقەلیەتەی کە دفاعیلیانە کرد لەوانیش گوزەری کردووە. ئەمە ناتوانێت هیچ پشتوانێکی بێت. تەنانەت هاوڕێ گوڵناس پێم خۆشە ئەوەیش فەراموش نەکەین کە لەم بولتەنە خەبەریەکە درزی کردووە ئێستا لە گۆشە و کنار ئەخبارەکان و بەشایەکی خەریکە منتەشرە بێت و تەبیعەتەن ئێمەش لە دنیای بەرحاڵ مەجازی و لەم ڕسانەگە لە خەریکین ئەیبینین خودی دەسەڵاتی جمهوری ئیسلامی خودی ئەو لایەی کە بە ڕەهبەری و بە خامنەیی و نزیکە لە شامخانی و لە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی و تەنانەت لە بەشێک لە ئوسوڵگەراکان و لە مەجلسی خۆبرەکانی ڕژیمیش ناڕازیەژی سکوتیان کردووە حاضر نین ئەبراز نەزەرکرد. ئەمە نیشانەدا کە ئاشۆفتگی دوودەستگی یا چەنددەستگیکی فرفرە گەورە هەموو ئەرکانی کۆماری ئیسلامی گرتووەتەوە. ئەمانە نیگەرانی هەم هەر بەشێکیان چۆنەوە زانین ئەمە سیستمێکی مافیاییە، ئەمە دەوڵەتێکی متعارف بکۆ شتەی هاوڕێ حسێن باسی کرد لە جامعەی ئەوروپایی ئەبینین پارلەمانی هەیە دێن قسە ئەکەن دەورێک ئەبینین حمایەتەکەن لە دەسەڵاتایەکی ئەوە بەڵام وەختەی لەگەڵ ئاخێزێکی جەماوەری بەرحەق ئاوا ڕوبەڕۆبنەوە پاشگەزمنەوە تەنانەت تێن دفاعی زۆر بەرچاویش لە ئاعترازاتی ئیمڕۆکەن. ئەم ئولگوی کە ئیمڕۆ لە جامعە ئێران هەمانە چنین شتێک نییە. مەجموعەیەک سیستمی مافیایی سەرکوتگەری مەذهبیە کە مەجموعەیەکی گەورە لە ڕاندخارانی بەدۆر خۆیان کۆ کردوێتەوە و هەر کام لەمانە ئیمڕۆ بەشێک لە سیستمی بورژوازی مەذهبی جامعە ئێرانە داراکەن. هەر کام لەمانە ئیمڕۆ بە دوای مەنافعی خۆیان ناگەڕن لە دوا ڕۆژە. تەنانەت ئەو وەزعیەتی کە پێش هاتووە هەموو ئەرکانی کۆماری ئیسلامی لەگەڵ شڵەژاوێکی یەکجار
گەورا بینیوتەوە ئەگەر ئێوە تەوەجۆ بکەن تەنانەت بۆ ئەو ئەحکامەی کە هەر ئیمڕۆ مەسەڵی من لە خەبەرەکانە بینیمان کەسێک وەک محسنی ئێژەیی دێ قسەکە ئەو وەزعیەتە وای کردووە لە کۆماری ئیسلامی کە خامنەی تەوسییان پێکا کە ئێوە کەلیمەی محاربە لە سیستمی قەزاییە بەرامبەر بۆ کەسانێک کە ئیمڕۆ دەستگیرکراون زۆر بەکارمێنن چۆن ئەمە ئەزانێ جامعاوە جامعای جیهانی بەرامبەری عەزمێکی گەورەی هەیە بۆ بربەرەکانی کردن لەگەڵی تەنانەت یانێ ئەو کەسانەی کە حکمی ئەدامیان بەسەرا ئەدەن ئەمە متفق القۆڵن هەمویان بە ئیسلاح تەڵەب و ئوسولگەرایەوە چۆن هەموو ئەمانە بە پایەهای ئەساسی جمهوری ئیسلامی قانونی ئەساسی جمهوری ئیسلامی پایبەندن باسی ئەوەکە کە ئەمانە لە تاریخ شاکیهای خصوصیە و بیان بن بە جرمی قەتڵ بیانکەن بە مجرم و حکمی ئەدامیان بەسەرا بسەپێنن ئەمە نیشانەدا کە لە هەموو جزئهای مختلفی حاکمیەتە جمهوری ئیسلامی دووچاری سەر دەرگومیە و ئەوێ فقط بە هێزی سەرکوت بە هێزی گردن و بردن و شکنجەکردن خەڵک ڕابگرێت ئەم وەزعیەتە تا بۆ ماوەیەکی تر ئەدامە بدا تاپتانێ لەم بینی ئەم درزانەی کە لە مناسباتی سیاسی جامعەتانێ بەم سیگناڵانەوە کە ئێدات ڕێگە حەلی پیا بکە نمونەی مەسەلەیەوە بوو کە باسییان کردیان ئەو گەشتی ئێرشادمان منحەل کردو کاکە گەشتی ئێرشاد منحەلبوون و نەمنحەل نەبوونی ئەسڵ ئۆرگانێک نەبووە کە تۆ بی زۆر گەرەکەوە بێ لەسەری سەرمایە گوزاری بکەی بۆی کە جامعای پێ ئارام بکەیتەوە تۆ گەشتی ئێرشاد بە ناو منحەلەکەی بەڵام دانەی وەک خانمی خەزعەلی باسی ئەوەکە ئەژێ ئێمە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقیمان هەیە کە هەر ئەو لە لەفافە هەرەو گەشتی ئێرشاد دەسە کاکە تۆ ئیمڕۆ بە نیروی مسلحت ڕۆژانە خەریکی خەڵکە کوژی گەشتی ئێرشادێک کە مەسەڵەن بێبێژی خانم تۆ قشتا لە دەرەوەی تر معناکی نەماوە لە ئێستەی جامعە ئێرانە ئەم هێزە سەرکوتکەرە بە هەموو تەوانی خۆی لەسەر خیابانە لە جوانڕۆوە لە اعتراضاتی مەهابادە بە دووشکا تەقە لە خەڵک کراوە شتێکە لەکە تۆ ختێ بۆ خەڵکی خارجی باسیەکەی ئەسڵەن شوکە ئەبێ و پێی وایە کە ئەمە مقایساکە لەگەڵ ئەو سەردەمەی کە هیتلەر توانی یەکە جەنایەتێک لە سەتەی جامعای جیهانیە بکات وا مقایسەیەکەن مردم لە ئەبعادی جیهانیە ئەمە فاجعەیەکی زۆر گەورەیە وەختی ئێمە چاو لەمانەکەین ئەبینین هیچ تەرفەندێک هیچ پیلانێک حتا هاوڕێ حەسەن ئیشارە پێ کرد سەفەری ڕانەگەیندراوی ڕئیسی بە جامعای کوردستان بۆی کە نیشان بدا ئەوە من وەکو دەسەڵاتی هاتووم لێرەم و هیچ خەتەری شامڵم ناکە و ئێرە ئەمنە ناتانێت جواب بە وەزعیەتی ئێستا بۆ کۆماری ئیسلامی بدات و حتا ناتانێت فرسەتی بۆ بسێنێت چ خودی سەفەری ڕئیسی بە کوردستان بوو بە هەلێک بووی کە جامعای کوردستان بە شێوەی بە تاکتیکی جدیدتر عەلەیهی کۆماری ئیسلامی واردی ئەم مبارزە بێت ئێوە چاڵێ بکەنەمان هاتن فاجعەی شاچراغی شیرازیان دروست کرد وتیانەوە کاری داعش بووگە ئەبزارها و ئەهرمهایی کە کۆماری ئیسلامی زۆر جار استفادەی لێ کردگە خۆیان باسی ئەوە کە نێژن لە ساڵەکانی داهەیە هەفتە ئەو اتفاقی کە لە مەشهەدا کەفت و نیایە مولمجاهدین ئێستا باسیەکەن کە ڕێکخراوەها و ئۆرگانهایی کە لە دەرونی سیستمی ئەمنیەتی خودی جمهوری ئیسلامیە بۆ ئەوەی کردگە بۆ ئەوەی کە بتانێ وەزعیەتێک بەشێک لەو باڵباڵێن و ئەو تەوازن قوای دەرونی جامعای پێتەغیبە لە ناو ئۆزای سیاسی حاکمیەتی پێتەغیبە حتا ئەو حرەکەتی شاچراغ نەیتانی ئەو تەفرقە لە بینی مردمە دروستکات و هەیمەنەی داعشێکە خودی قاسمی سلێمانی کە ئیمڕۆ بووگە بە گاڵتەجاری ناو هەموو شعارەکان و خۆپیشاندانەکانی مردم باسی کروتی تەواو بووگەن نەماون بۆ دەلیلێ مەخەریکین لە سووریە دینە دواوە منزوم وایە ئەم سەر لێ شێویایە کە ئێستا کۆماری ئیسلامی تووشی بووگە بۆ هەموو شێوەی خەریکی پەلەقاژێکردنە حتا تەوەسل بەوەی کە دەستگاگەل ئەمنیەتی دەوڵەتی رووسیا ڕسمەن بە جمهوری ئیسلامیان ئەلام کردگە کە ئەمریکا لە وڵاتی ئێوەیە ئەم ئاخێزە بەرەو ئینقلابێک ئەڕوات و ئەبێ ئاگاتان لێبێ ئەمە ئیتر نیشانەوەدا کە جمهوری ئیسلامی بە تۆر کولی خەریکی خەل ئەسلاحەوێ بەڵام واقعیەتەوەی کە هێشتا هێزی سەرکوتی کۆماری ئیسلامیە کەم ڕژیمەی ڕاگرتووە ئەگینای احتسابی 80% جامعە ئێران ئەمڕۆ لە بازاڕەکان لە مەراکزی سەنعەتی لە خوێندکارەکان لە هەموو بەشە ئێداریەکان چاولێ بکەی نیشانەدا کە ئەم کۆمەڵگا لە کۆماری ئیسلامی عبوری کردووە بەڵام لە شەڕێکی دەرونیە بۆ تشکیلی بەدیل و بۆ پێکێنانی ئەو ئالتەرناتیڤەی کە ئەم ئاخێزە لە دەرونی خۆیان ئەیەوێت و ئەبێ چاوەڕێ ئەوە بکەین کە بزانین دوا ڕۆژ لە هەفتەکان و مانگەکانی داهاتووە ئەم حرەکەتە نەتیجەی بەرەو کوێ ناچێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێشاین هاوڕێ حسەین یەک دقیقە کاتمان ماوە ئەگەر قسێ کەس کە نەتان کردو و پێتان خۆشە لەم تریبونە و ئیزافەیکەن بەم و توێژەی کە تا ئێستا ئەنجاممانداوە فەرموون. زۆر سپاس دەکەم بۆ دقیقەیەک کە زۆر قسەی زۆرمان کرد ڕەفیقەکان بەرحاڵ ئەوە سەکە ئەم حرەکەتەکە دەستی پێکردووە ڕوو بە پێشە ڕەنگە ئەم ئینقلابەت توول کێشێت لەبەر خاترەوە ڕژیمێکی نۆرماڵ نییە و
ئەساسن کارێک کە دەسی پێکردە کارێکی گەورەست و کاری گەورە حتمما کارەسات گەورەی گەرەکە و بتوانێت تاسیر گەورە دابنێ بۆ بۆنەو ئەگەر درێژەیش بخایەنێت بارحاڵ ئەم ڕژیمە ڕەفتەنیە و کۆمەڵانی خەڵک لە داهاتووە حتمما جەژنی سەرکوتی جمهوری ئیسلامی کۆتایی سەرکوتی جمهوری ئیسلامی جەژنەگرن و یاد و بیرەوەری هەموو گیان بەختکردوانی ئەم ڕێگا لەو جەژنای ڕێز دەگرین. بەڵێ زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەڕێزم هاوڕێ حسێنی حەمیدی و هاوڕێ شاینی خەریدی. زۆر سپاس بۆەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارم بتوانین لە بەرنمێکی تر لەسەر ئەم بابەتانە زۆرتر قسە بکەین. سپاس بۆەوەی کە بەشدار بوون. زۆر سپاس بۆیەوەیش ماندوو نەبن. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. شەوێکی شاد بۆ هەموو لایەکتە. Over 500 people killed and women and children by the شما یعنی حمایت از